ئافرەت و پیا و وەکو یەک مستەوایان هەیە نە پیا و ئەتوانێت لە ساسە سەیطرە بکات بەسەر ئافرەتە وەکو کوێلەیە سەیریکا. بەڕاستی لە مشتەمای کوردیە ئێشتا هەر ئەوە ماوە کە پیا وەکو کۆیلەیەک سەیری ئافرەتەکە ئەگەر سەیری بەشێک لە گەنجەکانیش پێ ناڵێ هەموویان هەنێک لەو تونند و تیژیان نابینم هەنێک گەنجیژە بینم هەر عینەن بیرکردنەوەی با و باپیرانیان هەیە کە سەیری ئافرەتەکەن وازان کۆیلێ وازان ئافرەت کەمترە لەوان وازان حقوقی ئافرەت کە هەیەی کەمترە لەوان. من وەکو گەنجێک بڵێم ئافرەت نسبی مجتەمەعە لەبەرەوە گەرەک ڕێزیان لێ بگرین بەس بۆ بەداخەوە بڕێ عەشایرمان هەیە نازانێت تەسەڕوف وەل ئافرەتە بکایە خۆی ئافرەت شتێکە بەس هەر ئەوەنە جنسی وەلیاکا و تەواو نازانێ ئەمە حەقی هەیە و حقوقی لەسەرمانە و زۆر دەبێ ڕێز لە ئافرەتی بگری لەبەر هەندێک کۆمەڵگایمە حساب لەو ئافرەتی ناکە ئێستا کە بە خۆم دوکاندارم ڕێز کم لە ئافرەتی دەگری لەوە وەزعەکەی خۆم دەبینم دێنە دوکانێ هاواری لەسەر دەکەن احتیمامی پێ نادەن ئەوەش غەڵەتە بەڕاستی. ڕێزکردن ئافرەت لەسەر تاکەکان بەڕێ بە بڕای من ڕادەوەستی هەر یەک و مەسەلەن چ ڕۆیەیەکی هەیە بۆ ئەو ئافرەتەی کە بەرامبەریتی جا چ کوشیتی چ خێزانیتی چ ئەو کەسەیە کە خۆشی دەوێت بەداخەوە لە مجتەمەعی شەرقی بە بەراورد بە مجتەمەعی ئەوروپی ئافرەت لێرە هەندێک ئازادی هەیە هەندێک بیربۆچوونی هەیە ئەگەر بڵێن کۆت و بەندێکی لەسەر دانراوە کە ئەوەش بە بڕای من بۆ ئەو کولتوریەیە کە لە دێر زەمانەوە بۆمان ماتەوە.